شتێکی لێزانی لە پێشکاری واتە بە تەجروبە فێربوویان حەزێ لە بەرنامەی چۆنە تەرفیهی هونەری چۆن حەزەکەی بەرنامەی مناڵان تەقدیم کە یان حەزەکە ئاوا لەگەڵی مەیان بەرنامە پێشکەشکەی ئێستا بەرنامە هەیە لە دەرەوە بەرنامەش هەیە لە ناو ستۆدیۆ بۆ نمونە لە ناو ستۆدیۆ زۆر جار ڕاستەوخۆ کەی تریتە ناو ستۆدیۆ لێرە هەنێک تایبەتمەندی هەیە بۆ نمونە بێ ئاگا لێ بێ تۆ ڕاستەوخۆ لەسەر شاشەکەی سە بۆ نمونەیە ماچینە ڕاستەوخۆ باشە ئەو کامێرانەیە کامێرەیەک پشتەوەی فڵۆپێکی پێوەیە کە سوور بوو تۆ سێری ئەوەکەی یانی چی یانی ئەو کامێرەیە ڕاستەوخۆ تەسویری تۆکە لە پەخشایە ئەوە لە پەخشەکەیە سێ کامێرامان هەیە لێرە کامیان لە پەخشا دواتە لەسەر شاشەکە دەرکەوێت کامیان مەبەستی و گڵۆپەکە سوور بوو تۆ لەسەر شاشەی سە بۆ نمونە کە گڵۆپەکە سوور بوو تۆ سڵاوێکمان بۆ بکە کە ئەمەش پێشکەشکارێکی نوێ و ئیلهام خان بەسەیان کە سوور بوو گڵۆپەکە کامێرەکە کامیان سوور بوو تۆ لەوە سڵاو بکە باش بەڵێ ها لە کامێرەکە گڵۆپێکی سووری بچووکەیە کە هەر کامێکیان لە هەر کامێرەیەکەوە بڵێن گڵۆپەکە سوور بوو تۆ لەو کامێرەوە سڵاوەکەی تو قساکەیت دەست پێ بکە هەستا ئەوە گڵۆپەکە سوور بۆ لەویانە سڵاوەکەی ساڵتانەوێ ئازیزانی خۆشەویست لە بەرنامی ئەمڕۆ جاگەڕاینەوە لاتان من ئیلهام عەباسم هیوای لە شتاغی بۆ هەمووتان دەخوازم لە بەرنامی ئەمڕۆدا منیش پێشکەشکارم هیوا وایە لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامەکە زۆر بەخێر سڵاوتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان و لەگەڵ ئەم میوانە جوانشمانە پێتان شاد بووینەوە کە ئەم ڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست زۆر سپاس شەیدا زۆر سپاس هات و ئیلهام بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەم ڕۆژ تەرفەت هەیە لە خزمەتتان نابین لەگەڵ دوو هاوکاری عزیز وەروە هاوکارێکی نوێ و هەم میوانێکی عزیزمان هات و ئیلهام لێرە بێت ئەم ڕۆژ ئەو هاوکارمان دەبێت لە پێشکەشکردنی بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لەو بابەتانەش کەوا دەمانەوێت ئەمڕۆ قسەیان لەسەر بکەین بابەتێکە کەوا توانین بڵێن ئێستا کە بەشێکی زۆر ئێمە ئیشمان پێیەتی و لە پیشە جیاوازەکان وەروە لە کاروباری ڕۆژانەمانە ئەویش هونەری وتاردان یاخود هونەری قسەکردن هونەری بەیانکردن چۆن بمانەوێت ئەو پەیامەی دەمانەوێت بیگەێنین ڕێگایەکی زانستی ئەکادیمی هەروەها بێتەوە بابەتێک کە بمانەوێت قسەی لەسەر بکەین چۆن ئەو ڕێنمایانە یاخود باشتر و ئەکادیمی و بابەتی ڕۆژکامەیە ئەمە بمانەوێت هونەری وتاردان بگەێنین یەکێکی تیژ لەو بابەتانە بابەتی نەخۆشیەکانی دان و شەویلگەی و هەروەها قسەکردنە لەسەر ئەو با بڵێم لایانی تەندروستی وەروەها لایانی گرنگیدان بە ددانەکانمان لێرەش یەکێکی ترە بێت لەو بابەتانەی کەوا دەمانەوێت قسەی لەسەر بکەین. وڵای زانۆگەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینەربین.
بەڵە بەڕێزان دەچینە لای تەوەریەکەمان کە باز لە هونەری وتاردان دەکەین بزانین هونەری وتاردان چه گرنگی و باشێکی هەیە لە ژیانی ئێمەدا بۆم مەبەستەشە گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوڵ ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیمان کردو مامۆستا سەرەتا سەلامەت جەنابتان چۆن باشن وتاری هونەری وتاردان چی و بۆچی گرنگە تا چەند لە ژیانی ئێمەدا بایەخی گرنگی خۆی هەیە دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان دەستخۆشیم هەیە بۆ بەڕێستان ئومیدی سەرکەوتنتان بۆ دەخوازین وها بەرنامەیەک و ئەو بابەتی ئێمە کە ئەمڕۆ ئەمانەوێ قسەی لەسەر بکەین بریتە لە هونەری گفتوگۆ هونەری وتاردان گفتوگۆ لە هەر کامێک لەمانەیە کە گرنگی و تایبەتی خۆی هەیە ئێمە ئەگەر لە سەرەتای دەستپێکردنەکانمانە بینە بچینە خزمەت قورئانی پیرۆز لە سوورەی فاتیحاوە تاکو سوورەتی تەوبە دەبینین 100 ئاەت ئاماژە بۆ دەکات بۆی کەوا قول یان فەقول یاخود چەندین بابەتی تر کە پێغەمبەری خوای پەروەردگار ئاماژە بە پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه و سلم بۆی کەوا گفتوگۆ بکات کە پەیامەکەی بگەێنێ بە خەڵک ئەمە کەواتە قورئانی پیرۆز گرنگیەکی زۆری داوە بە گفتوگۆکردن لە مابینی کەسەکاندا هەر بۆیەش لە هونەری گفتوگۆدا ئێمە بابەتێکمان هەیە بریتێ لە گوێگرتن قسەکردنمان هەیە و گوێگرتنشمان هەیە ئەتوانین بڵین ئەمڕۆ زیاتر لە بابەتی گوێگرتنەکان چونکە لە گفتوگۆدا ئێمە هەم گفتوگۆمان هەیە هەم گوێگرتنمان هەیە گفتوگۆش لە مابینی یەک کەسە ناکرێ ئێستا من بەهاتماتە ئەم ستۆدیۆیەوە ئەتوانم قسە بکەم بەڵام ئەگەر کەس وجودی نەبێ لێرە وەکو پێویست نابێ گفتوگۆکە لە مابینی دوو کەسدا دروستە بێ گفتوگۆ کاتێک گفتوگۆیە لە مابینی دوو کەسدا دروست دەبێ هەر بۆیەش ئێمە ئەگەر بچینە لای یەکێک لە زانایان ئاماژە بۆ دەکات ستیڤن کۆفی کە لە کتێبەکەیدا چیرۆکێک دەگێڕێتەوە بۆی کەوا کابرایەک ئەچێتە لای ستیڤن باسی نیگەرانی خۆی دەکا نیگەرانی خۆی دەکات بۆی کەوا کوڕەکەی گوێ لێ ناگرێ یاخود مناڵەکەی گوێ لێ ناگرێ کە ئەم قسەی بۆ دەکات ئەو وەکو پێویست گوێ لێ ناگرێ دانانیشێ لەگەڵیدا دوای ئەوەی کە ستیڤن کۆمەڵێک گوێ لە باوکی کوڕەکە دەگرێ ئەمجا بۆی دەرەکەوێ گرفتێک هەیە لەم مابینەدا چونکە هەر کاتێک کە کەسەکان گفتوگۆ دەکەن لەگەڵ یەکدا ئەگەر گفتوگۆکە سەری نەگرت ئەوە گرفتێک هەیە لە شوێنی کەدا گرفتەکە لە شوێنی کەدایە بۆیە ستیڤن ئاماژە بۆ دەکات دەڵێ بە باوکی کوڕەکە دەڵێ کەواتە من چارەسەرێکت بۆ دەکەم چارەسەرەکەش ئەوەیە بۆی کەوا تۆ گوێ لە کوڕەکەت بگرە گوێی لێ بگرە لەگەڵیدا دابنیشە کەواتە گرنگە لە هونەری گفتوگۆیە گوێگرتن لە بەرامبەر ئەمە خاڵێکی بەهێزە بوو مامۆستا ینی ئەوەی کە گرنگە ئێمە فێر بووین هونەری گفتوگۆکردن چۆن بزانین قسە بکەین ینی لە پاڵیشە ئەوەن دەشگرنگە چۆن بزانین گوێ بگرین گوێ بگرین کەواتانی ببورە مامۆستا لە قسەکانی تۆیان من ئەوەندە حاڵی بووم کە ئەگەر گوێگر باش بێ مانای وایە کە هونەری گفتوگۆکردنی تۆ هونەری وتاردانی تۆ سەرکەوتووە وایە جوان هەر کاتێک ئێستا تۆ دیقەت بدەن خوای پەروەردگار لە کەسەکانە دوو گوێ دروست کردووە بەڵام یەک دەمی دروست کردووە بۆ یەک گوێ نەبوو یەک دەمە بوو وەنیە یەک گوێ نەبوو لەبەرەوەی تۆ دەبێت زێتر ببیستی نەک زێتر قەزمانەوە نییە تۆ هەر قسە نەکەی بڵێ وەڵا مادام وا بەیتر من دادەنیشم لە مەزیزدا و لە شوێنداندا و لە ستۆدیۆیەکدا و لە ئەمانە من هەر گوێ دەگرم نەخێر بەڵام دایم هەوڵ بدەین ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا لە هیوار و گفتوگۆکانماندا زێتر ئیحتیمام بە گوێگرتن بین بە بەرامبەر چونکە ئەگەر هەر یەکێک لە ئێمە گوێمان گرت لە بەرامبەر ئەتوانین بڵین لە 180 گفتوگۆکەمان سەرکەوتووە بێ هەر گوێگرتنەکە لە بەرامبەر خۆی لە خۆیدا پەیامی سەرکەوتنی گفتوگۆکەیە ئێستا من لە کاتێکدا کە گفتوگۆ لەگەڵ یەکێکدا دەکەم
دەبێ حەقی ئەوەشی بەمێ بۆی کەوا تا چەندێک گوێی لێ دەگرم نەک هەر ئەوەی کەوا بمەوێ خۆم بەسەریدا زاڵ بکەم بمەوێ زیاتر من گفتوگۆ بکەم زیاتر من قسە بکەم نەخێر کاتێک گرنگە لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکدا کە گفتوگۆ دەکەین هەوڵ بین بەوەی کەوا زیاتر گوێ لە بەرامبەرش بگرین چونکە کە گوێت لە بەرامبەر گرت لەگەڵا دانیشتی گوێت لە قسەکانی گرت سیر دەکەی لە 170 بۆ 80 ئەو کێشەی هەیە و ئەو گرفتەی هەیە چارەسەر دەبێت کەواتە مامۆستا لێرە پرسیارێک هەر لە بابەتی هونەری گفتوگۆکردن دەبینین زۆر جار ئەوانەی کە قسە دەکەن دەنگ بەرز دەکەنەوە ئەگەر بە زاراوەیەکی با بڵێن کۆمەڵاتی بۆی بینەرانیش لێمان تێبگەن جۆرێک لە قیڕەقیر لە پیان وایە ئەوە ئیتر ئەبێ وابێت ئەمە تا چەند خاڵی لاوازی گفتوگۆکردنایە گفتوگۆیەکی سەکرێتەوەی تۆ ئیتر بە دەنگێکی بەرز و لەسەر یەک هەناسەنەی تو قسە بکەی ئەمە سەرکەوتوی دیان ئەسڵان ئەمە هەر خۆی بۆ خۆی لە لاوازی تۆیە بۆ شوێ بەیانی ناخی خۆت جوان لە دەنگ بەرزکردنەوە جارێ ئێمە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست بۆ دایکان و باوکان بۆ هاوڕێیان بۆ کچان کوڕان ژنان پیاوان بۆ گشتی لە دەنگ بەرزکردنەوە لە کاتی گفتوگۆ و هیوار بە یەکەوە دڵەکان زیاتر دوور دەکەونەوە ئەزانی ئەو کەسانی کە زیاتر خۆشەویستی لە مابینیاندایە زیاتر سەوتەکان کز دەکەنەوە و ناسک دەکەنەوە و لەسەرخۆ قسە دەکەن ئەزانی ئەو کاتانی هەر یەکێک لە ئێمە کە تۆڕە دەبین ئەوجا سەوتەکان بەرز دەکەینەوە بۆیە حکمت لە گفتوگۆدا دەنگ بەرزکردنەوە نییە حکمت لە گفتوگۆدا گوێگرتنە لە بەرامبەر بۆیە ئێستاکە دەبینین گرفتێکی گەورە لە کۆمەڵگەیە ئەوەیە بریتە لە گوێنەگرتن لەگەڵ بەرامبەردا و لە کاتی گفتوگۆدا لەگەڵ لە نێو کۆمەڵگەدا ئەتوانین بڵین ئەگەر پرسیارێکش لێرە ئەوە بێ هۆکار چییە گفتوگۆکان کەمتر بوو بێتەوە یەکێک لەوانە تۆڕی کۆمەڵایەتیە ئێستاکە هەستەکەین گفتوگۆ کەم بۆتەوە ئەگەر دیقەت بی لە خێزانێکە دابنیشە چەندین سەعاتدا ئەنیشی کەمترین گفتوگۆ ڕۆدا لە ناویاندا هەر هەمووی خەریکی مۆبایلێکە و وەنیە ئەم مەسج بۆ وەنێر و لەوانەیە ژن و پیاو هەیە لە یەک خێزاندا لەم بەر بۆ بەر لە یەک ژوورا مەسج بۆ یەکتری دەنێرن ئەمە موسیبەتە لە نێو کۆمەڵگەدا ئەمە ژوای کردووە ئەم گفتوگۆیە هیوار و گفتوگۆ کەمە بێتەوە چ زیانێک دروستە بێت لە کەمبوونی زیان گفتوگۆیە ئێمە ئەو زیانانەی کە لە ئەنجامی نەمانی ئەم گفتوگۆیەدا لە نێو خێزانەکاندا لە نێو خانەوادەکاندا کۆمەڵگەیەکی داخراوت بۆ دروستەکە مناڵێکی ترسنۆکت بۆ بەرهەم دێنێت مناڵێکی کەمدوو کەم قسەت بۆ بەرهەم دێنێت بۆیە سیر دەکەی لەم نێوەندەدا ئەمە دەرەنجامەکەیەتی لە ئەنجامی ئەم گفتوگۆیی کە وەکو پێویست ناکرێت لە نێو خانەوادەکاندا لە نێو کۆمەڵگەدا سیر دەکەی ئێستاکە ئەگەر دیقەت بدەن ئەو گەنجانی کە زۆربەی ئەو گەنجانی کە لە کۆمەڵگە و لە خانەوادەکاندان کەمترین قسە دەکەن کەمترین تێکەڵاویان هەیە لە نێو میوان و بەشداربووی کۆمەڵایەتیە کەمترین کچ و کوڕی کۆمەڵایەتی دروستە بن ئەگەر دروستش بوو بن سیرەکەی کەمترین قسەیان هەیە لە مەزیسەکاندا ئەمە بەرهەمی نەمانی گفتوگۆیە لە نێو تاکەکاندا هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە سۆشیال میدیا یا خۆدەوەیە کە وتاربێژێکی سەرکەوتو نەماوە کە گەنج بتوانێت گوێی بۆ بگرێت و زیاتر احتیمامی پێ بێت ئێمە هۆکارەکان ئەو بابەتانەی بەڕێزت باسیەکەی هەم وتاربێژی سەرکەوتو کە ئێستا زۆر جار ئەگەر لە شوێنێکدا ئەبینی لە هەندێک کەناڵی دەرەوە هەندێک منهەج هەیە بۆ مناڵان بۆ گەنجان لاوان ئەم گەنج و لاوانە بەردەوام ئێڵێنەوە ئەمە زۆرترین قسە ئەکەن پێوەی بەڵام دیقەت ئەدەی ئەمەش هۆکارێکە بۆی کەوا ئەم وتاربێژە سەرکەوتو وەک پێویست نەماوە لەگەڵ ئەوەشدا ئێستاکە
کچان و کوڕانی ئێمە گەنجان و لاوانی ئێمە مناڵانی ئێمە ئێستا هاوڕێیەکیان بۆ دروست بووە هاوڕێی شاشەیە بەردەوام دیقەتی شاشەیەکە دەن بەس ئەم قسە ئەکا بەرامبەری قسە ناکات بەرامبەری قسە ناکات ئەمە هۆکارێکە بۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بوونەتە هۆکاری ئەوەی کاوە کۆمەڵگەیەکی داخرا و کەمترین گفتوگۆ وجودی هەیە لە نێو کۆمەڵگەدا و کەمترین مناڵی ئێمە ئەمەش ئەم بەرهەمە پاش چەند ساڵی کە خەتەرەیاتەکەی ئەبینین چەند ساڵێکی تر ڕەنگە ئێستا تۆ بڵێ وەڵام مامۆستا ئێستاکە کۆمەڵگە لە ڕووی گفتوگۆ و حیوار و ئەمانەوە باشن خراپ نین بەڵام چەند ساڵێکی تر ئەم بەرهەمە خراپەی ئەمە ئەبینین کەوە جیلێکمان بۆ دێتە پێش کۆمەڵێک کچان و کوڕانمان بۆ دروستە بن لە زانکۆ و لە پەیمانگا و لە هەموو شوێنەکانی تر سیرەکەی وەکو پێویست نیم. مامۆستا گرنگی گفتوگۆ لەگەڵ منداڵاندا چییە؟ لەگەڵ منداڵاندا بە هەمان شێوە گفتوگۆ لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کەسێک هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کرد بۆی کەوا بەرپرسیارەتیەکی باتێ بەرپرسیارەیەکی باتێ بەڵام سەیری کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ حەسەن و حوسەیندا یاری دەکا گفتوگۆ دەکا خۆشیانی دەبێ کابراوتی ئەوە تۆ چ دەکەی بە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جا کەسەکە کە سەیری کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوتی بۆ غەریبە بەلاتەوە وتی ئەرە وەڵام چەند مناڵمەیە تا ئێستا نەکردویانمەتە باوش و نەگفتوگویان لەگەڵدا دەکەم و بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کەواتە بڕۆ تۆ بە کەڵکی بەرپرسیارەتی نایی تۆ یەک نەتوانین گفتوگۆ لەگە مناڵەکە تا بکەی خۆشەویستی بۆ مناڵەکە و دەربڕی کەواتە تۆ بە کەڵک نایی بابەتێکی تر کە گوڵە جوان وروژاندی هێنایەوە بیرمان ئەوش لە مەسائلی گفتوگۆیە بریتیە لە گفتوگۆ لەگەڵ مناڵەکاندا لەگەڵ نێو خانەوادەدا ئەزانی خانەوادە خێزان کاتێک سەرکەوتووە کە گفتوگۆ لەگەڵ کچەکەیدا بکە گفتوگۆ لەگەڵ کوڕەکەیدا بکە من لێرە ئەگە ئەم پرسیارە خۆزگە ئیسا بچتە ناو بازار هینێ بکەی وەکو بڵێ ڕاپرسیە بکەی لە نێو کەسەکاندا لە نێو بازاردا بڵێ چەند کەس کۆبوونەوە لەگەڵ مناڵەکانیدا دەکا دادەنیشێ لەگە مناڵەکانیدا گفتوگۆ دەکا حیوار دەکا سیر بکە باوەڕ بکە لەوانەیە بڵم لە سەتا چواری ڕەنگە تۆ بڵێ وەڵام مامۆستا زیاد وت وەرە بیکەرە دوو لەوانە شێ دەخام بڵێ وەڵە بیان بیکەرە یەک یەشتان زۆرە حیوار و گفتوگۆ ناکەن لەگەڵ مناڵەکانیاندا لەگەڵ کچ و کوڕەکانیاندا دانانیشن هەفتانە بێت ڕۆژانە بێت مانگانە بێت دابنیشێ لەگە کچ و کوڕەکانیدا سیدەکە ئێمە مەزلیسمان زۆرە مەزلیسی ئەوەی کە خەڵکی سا ئەکسەرێتی خەڵکی مەزلیسی بڵێن دادەنیشن قسە دەکەن و والحاصل حەز ناکەم ناوی هەندێک مەجالیس بێنم بۆی کەوا خەڵکی کاتی پێوە بەفیڕۆ دەبا بەڵام ئامادە نییە لەگەڵ مناڵەکەی خۆیدا لەگەڵ کچەکەی خۆیدا دابنیشە بزانێت کێشەی چییە بەڵام مامۆستا ببوورە زۆر جار لە هەندێک شوێنە مناڵمان بینیوە کە لە شوێنێکا گەورە بۆ نمونە لە گوندێکا گەورە بووە تعاملی لەگەڵ زیاتر گەورەکان ناکردو ئەوە حیوار و گفتوگۆیان لەگەڵا کردووە قسەی گەورە ئەکا لە مناڵی خۆی دەرچووە ئایا ئەمە چی ئەگەێنێ بۆ ئەم مناڵ ئایا ئەمە باشە لە ڕووی بڵێن عیلمیەوە چونکە زۆر جار مناڵێکە بینین کە قسە لە خۆی گەورەترەکە لە قاڵبی مناڵی خۆی دەرچووە لە کاتی گفتوگۆکردن و قسەکردن ئەمەش زیاتر ینی نمونەمان بینیوە بۆ ئەوە گەڕێتەوە کە لەگەڵ گەورەکانە زیاتر تعاملی کردو و قسە و گفتوگۆی زۆریان لەگەڵا کردووە خۆی پەروەردگار تەبعی ئینسانەکانی وا دروست کردووە لە کچان و لە کوڕان لە مناڵاندا هەندێک مناڵ هەیە هەر خۆیان وەکو بڵێ عقلێتێکی وەکو بڵێ سەرکردایەتیان هەیە عقلێتێکی بەرپرسیارەتیان هەیە ئێستا تۆ لە خانەوادەیە کەس دیقەت بە دووسێ مناڵی تایە کە شتێک کەوتووە لەسەر فەرشەکە یەکێکیان زیاتر احتیمام بۆ شتان یەکسەر هەڵەگری کاتە سڵی خۆڵەکەەوە ئەو دوانی تر هەر سەیرێکن یان تۆ دیقەت بە شتەکە لە ماڵەوە فڕێ بدە بزانێت کامیان هەستی بەرپرسیارەتی تایە هەڵێگرێتەوە لەوانەیە هەتا ئێوارە هەر هەمووی شەقیەکین و کە شەقێکی لێبا و هیچی هەمە هەستی بەرپرسیارەتی تیان نەبێ هەڵی گرێبی کاتە سەڵی خۆڵەکەەوە بۆیە هەر ژینگە و کۆمەڵگەکە کاریگەری هەیە
بەڵام هەیە هەر لە منداڵی و خۆی تەبعی ئەم ئینسانە وایە ئەم مناڵە وایە کە دروست بووە هەر خۆی کەسێکی کۆمەڵایەتیە بۆ نمونە مناڵێک ئەگەر خۆی هەر لە دروستبوونیەوە وانە بێت لە بیئەیەکا گەورە بێت لەگەڵ جەماعەتێکە لەگەڵ گەورەکانە قسە بکات ئەمە چ زیانێکی پێ وەتا نمونەی حەیمانێ بۆ نمونە خاتووی ئیلهام ڕاستە لە ڕووی ژمارەی ساڵەکانی تەمەنی ڕەنگە تەمەنێکی بابڵێن هێشتا لە قاڵبی مناڵی باوبنێ حسێ بکرێ بەڵام خاتوونێکی تێگەیشت و فکرە فراوان پێی خۆشە ڕۆڵی خاتوونێکی گەورە بگێڕێ لە بەرنمەیەکی ڕاستەخۆ بەشدار وەکو پێشکەشکار پرسیاری هەیە خولیای هەیە بەڵام ڕەنگە ئێمە دەرفەتی نەدێنێ بڵێن نامناڵە هەر سەرکوتیگەین سەرکۆنەیەکین بە دەرفەت ئەمانە چۆن ینی گرفتە ئەمە خوێندنەوەمان بۆ توانای مناڵەکان هەبێت پۆلێنیکەین ئێمە نمونەیەکی جوانە کە لێرێ ئومێدی تەمەندرێژی بۆ خاتون دەخوازین خی گەورە عاقبەت خێری کا و بیکاتە خزمەتکاری ئەو ئیسلام و خەڵکە لەن ئەم دوو ژینگەیە ئەم دوو گەورە بوونە هەردووشی گەورا بێ خاتونێک کە لە خانەوادەیەکی باشا گەورا بێ بە ئاراستەیەکی باش دەیبە مناڵێک کە لە خانەوادەیەکی خراپدا گەورا بێ بەرەو ئاراستەیەکی نێرگەلە و تلیاک و حەشیشە و نازام چی و چی و سەرجادە و مەشروب و چی و چی ئەڕوا هەردوو ئاراستەکە کە گەورە بوون ئەو کاتە کاریگەری ژینگەی خێزانەکە دەورە بینێ لە بەهێزبوونی ئەم مناڵەیە لە کۆمەڵگەیە هەردووچان گەورا بن کاریگەری ژینگەکە لەسەر هەردووکیان هەیە کاریگەری ژینگەکە لەسەر هەردووکیان هەیە بۆیە ئەوە دایک و باوکەکەیە هەردووکیانە گۆڕێ بەرەو ئەو ئاراستەی کە ئەڕۆن بەیەکەوە ئەگینا ئەو منداڵانە هەردووشان کە لە ژینگەکە گەورە بن مناڵی ماشەڵا زیتەڵە دەرەچن بەڵام سیر دەکەی ئەویان ئەبێتە قودوەیەک بۆ خزمەتی خەڵک ئەم شانە بێتە کەسێک بۆ عەزابی خەڵک ئەزانی خۆ ئەو خەڵکان ئەو مناڵانی کە لەو ژینگەیە دروست بوونە لەو ژینگەیە گەورە بوونە کاریگەری چواردەور ئەتوانی بڵین کاریگەری ڕاگەیاندنش بەسەریانەوە بە هەمان شێوە مامۆستا ببوورە بۆ نمونە من وەکو دایکێک ئەبێ هوەری گفتوگۆکردن و قسەکردنم چۆن بێ لەگەڵ مناڵەکەمە ئەوەمان بۆشی بکەیت ئەبێ بە چ شێوازێک گفتوگۆی لەگەڵا بکەم چونکە زۆر جار دایکی وە ئەبینی ئەڵێ بە مناڵەکەی پێم ناخۆشە قسە لە خۆ گەورەتر مەکە ینی قسەیە بکە با لە ئاستی تەمەنی خۆتا بێت بۆ نمونێسە دایکان چ دایکان بێت چ باوکان بێت هوەری گفتوگۆکردن لەگەڵ مناڵەکانیانە ئەبێ چۆن بێت ئێمە لە هوەری گفتوگۆیە لەگەڵ مناڵەکانماندا چۆن بتوانین مناڵێکی باش بخینەوە دروست بکەین دایکان و باوکان جارێ خۆیان دوور بگرن لە قسەی پێچەوانەی ڕاستی کە درۆیە لەگەڵ مناڵەکاندا چونکە ئەم مناڵە ئەگەر تۆ درۆت لەگەڵدا کرد ئەوش فێری ئەو درۆیە بێت ئەگەر ئەم مناڵە تۆ وەکو بە جوێن پەروەردەت کرد ئەم مناڵش فێری جوێندانە بێ ئێمە لە قوتابخانەیە مناڵ خۆی پەڕەیەکی سپیە ئەوە ژینگە و کۆمەڵگە و ڕاگەیاندن و هەموو ئەمانەیە ئەم مناڵە ئەگۆڕێ ئەزانی من لە قوتابخانە لەوانەی بیرکاری لەسەر سەبوورە بڵێن لە بۆردەکە دەرسم شەرح کردووە ئەمجا لە سوچێکی بۆردەکە هەر بازنەیەکم دروست کردووە هەر بۆ خۆشی وتم بزان چەند مناڵ ئەم بازنێش ئەکا خۆ ئەمە نووسینەکە نەبوو نە شەرحیات بوو نە کۆکردنەوە بوو نە لێ دەرکردن بوو هیچ نەبوو بەڵام سیرم کرد لە 1970 ئەو مناڵانە کە شتیانە نووسیەوە پۆلی قۆناغی دووەمی بنەڕەتی سیرم کرد هەمووی ئەو بازنەی کردووە ئەم بازنەی کردووە کەواتە ئەم مناڵە پەڕێکی سپیە ئەوە دایک و باوکە شتی لەسەرە نووسێ ئەمجا دیقەتە دەی لە نێو قوتابخانەیە باوەڕ بکە بڕۆ ساحەی تۆپیانەکە ساحەی قوتابخانەکان هەموو ڕنگدانەوەی ئەو مناڵە کە ئەیبینێ لە خێزانەکەیدا لە نێو قوتابخانەکە ئەیبینیتەوە یەکێک لەوانەیە ذیکر بکە یەکێک لەوانەیە بەدەست ئەوها تەمسیلی ئەو فلیمە دەکا کە دووبلاش کراوە لە شاشەکانەوە لێدرێ یاخود بە دەوری شمشێر و نازانینی کۆری و ئەمانە کەواتە ئەمە دایک و باوک کاریگەریان لەسەر مناڵ هەیە بۆ پەروەردەکردنی مناڵ
مامۆستا دانیشتنی من لە مەجلیسەیە باشیان خراپ من چۆن قسە بکەم دانیشتنی تۆ خۆی لە خۆیدا کۆمەڵێک کاریگەری ئەرێنی هەیە یەکێک لە کاریگەری ئەرێنیەکان بینەران و بیسەران کە ئەبیستن و ئەبینن کە جەنابەت لێرە وجودت هەیە وەکو تازە پێگەیشتوویە کەسێکی بەتوانە ئەو کچ و کوڕانەی کە تۆ ئەبینن ئێستاکە ئەوانش ئەو حەز و خولیایان بۆ دروستە بێت چۆن ئێمە بچینە ئەوێ ڕوونە چۆن بچنە ئەوێ ئەوانش ئەو ڕێگەیە ئەگرنە بەر ئەمە کۆمەڵێک ئەرێنی ترە ئەرێنێکی تر کە بۆ بەڕێزت کە لێرەی بریتێ لەوەی کە تۆ حەز بە ئەوەکەی کەوا تۆ خاوەنی بەرپرسیارەتیەکی بە کوردی گەورە بوومە وە بە کوردیەکی تر بەتوانا بوومە بۆیە کە ڕۆشتیتەوە هەوڵەدەی زیاتر بخوێنیتەوە بەڵام یەک بابەت هەیە کە مناڵان ئاگامان لێ بێت ئەویش بریتێ لەوەی کەوا لە شوێنی خۆیاندا لە خۆیان بایی نەبن ئەنی خۆیان نەنازن بە سەر مناڵانی تردا چونکە کاریگەری نەرێنی لەسەر ئەوان دروستەکە بۆی کەوا من لەوێ بووم تۆ ناتوانی بە تۆ ناکرێ ئەوە منم ها ئەو کاتە تۆ واو لێ دێ ئەو خاڵت لەبیر دەچێتەوە کەوا من چۆن خۆم پێ بگەێنم چۆن خۆم دروستکەم چۆن ببمە قودوەیەک چۆن ئەو ئامانجەم بەدەستێنە ئەمە گرینگە ئومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم ئومێدەوارم بتانی بەردەوام گرنگی بە خۆت بی بۆی بتانی باشتر و چاکتر بیت سەرکەوتو بی ئینشاءالله بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول ڕاهێنەری گەشەپێدانی سپاس بۆ ئامادەبوون دەستی ئێوەش خۆش بێ و دەستخۆشیمان هەیە بۆ بەرنامەکەتان و ئومێدەواری توانی بێتمان لەوەها بەرنامەیەکدا لە هونەری گفتوگۆ لە نێو خێزانەکاندا لە نێو ئایلەکاندا توانی بێتمان خێزانەکان خانەوادەکان دایکان و باوکان گرنگی بن بە گفتوگۆکانیان لەگەڵ کچەکانیان لەگەڵ کوڕەکانیان لەگەڵ بۆی کەمترین کێشە و گیرروگرفت دروست بێ دەستان خۆش بێ وەڵە بینەرانی عەزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود ئەم کوڕانانی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانی
جوانی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئیلهام بۆستە پێشەوەی بچینە لای ڤیدیۆکە تۆ پێشتر باسی کرد بۆ من وتارێکی مامادە کرد و هونەرێ نازانم شتێکی کەو باس کرد چەند لە چەند خاڵێک پێکات و حەزەکەمەوەمان بۆ باسکەی توانی ئێستا دەفەرمە بەنای خۆی بەخشندە و میهرەبان ئەمەوێت بابەتی ئەم ڕۆمان تەوەریەکەممان لەسەر هونەری قسەکردن بوو ئەمە منیش 6 خاڵم هەیە لەسەر هونەری قسەکردن باسی بکەم بۆتان یەکەم خاڵیان کە باسی دەکات حەزە بۆ قسەکردن ئەبێ ئێمە حەزمان هەبێ خولیەیەکمان هەبێ ئەو کاتە قسە بکەین قسەکردن خولیامان بێ نەک هیچ حەزمان لێ نەبێ یان لەبەر کارێک بێ یان لەبەر مەسلحەتی خۆمان بێ یان لەبەر شتێکی تر ئەبێ حەز و خولیامان بێت خاڵی دووەمیان هەوڵ و توانەکانمان بخەینە گەر یعنی نابێت ئێستا من دانیشم لێرە بڵم هەر حەزم لە قسەکردنە و حەزم لەمێ و حەزم لە ئایپادە و هیچ هەوڵ و توانای نەخەمەگەر و بکەوێتە دەستم شتی وا نابێت ناتوانین پێویستە ئەو هەوڵ و توانایی کە هەمانە بیخەینە گەر هەوڵ و توانای بۆ بدەین خاڵی سێمان ئامانجمان لە قسەکردن چییە؟ ئامانجێکمان هەبێ یعنی ئەوە نەبێ هەر بۆ خۆشی بڵین هەر بۆ خۆشی ئامانجێکمان هەبێ لە قسەکردن کاتێک کە قسە دەکەین ئامانجێکمان هەبێ خاڵی چوارەمیان نیەتمان هەبێ بۆ باشە نیەتمان هەبێ واتە نیەتمان نەبێ بۆ دنیا لەبەر پارە نەیکەین لەبەر ئەوگوی ناومان بڵاو بێتەوە نەیکەین لەبەر ناوبانگ نەیکەین لەبەر ئەوە بیکەین لەبەر خاتری خوا چونکە لەو دنیا پادەشتێکی نەبڕاوی هەیە خاڵی پێنجەمیان باوەڕ بەخۆ بوون پێویستە ئێمە کاتێک قسە دەکەین باوەڕمان بخۆمان بێ تۆ ئەگەر باوەڕ بەخۆ نەبێ بۆ نمونە بڵێ من هەموو قورئانی پیرۆز لەبەرەکەم کە باوەڕە بەخۆ نەبێ بڵێ من ناتوانم من باوەڕم بخۆم نییە و من ئیتر ناتوانم گەورە بووم و مێشکم وەری ناگرێ و بەدەست خۆم نییە و ئەم شتانە نابێ هەر کاتێک هەموو توانەکانی خۆمان خستە گەر باوەڕمان بە خۆمان هەبوو بە دڵنیاییەوە خۆی گەورە پاڵپشتمان بێت ئەوە بە جوانترین شێوە لەبەر دەکەین و ئەو شتی کە دەمانەوێت بۆمان مسۆگەر دەبێت خاڵی شەشەمیان سیمەی دەربڕینی قسەکانت سیمەی دەربڕینی قسەکان جیایە لەگەڵ مناڵاندا چۆن قسە دەکەی لەگەڵ گەورەیە چۆن قسە دەکەی لەگەڵ مناڵان دەکاتە قسە دەکەی دەڵێ بەساقا بە قوربان ئافرین بەس خۆ ئێستا بە گەورەوە بڵێ خۆش نییە ناتوانانی نابێت پێویست لەگەڵ گەورە بە سیمەی گەورە قسە بکەی لەگەڵ مناڵیش بە سیمەی مناڵ قسە بکەی بە شێوەیە کە مناڵەکە تێبگات لەگەڵ تەمەنێکی گەورە لەگەڵ تەمەنێکی پیربوون پێویستە بە شێوەیە قسە بکەی کەمێک زۆر بیڵێیتەوە بۆ ئەوەی تێبگەن بۆ ئەوەی جوان بیرۆهۆشیان لە قسەکانت بێ لێ بۆ نمونە لای نەوجەوانێک لای گەنجێک زۆر بیڵێیتەوە لە کاک ئەمە بۆ نێڵێتەوە بۆ نە قسەکانی دووبارە هاکاتەوە بۆ ئێمە زۆر سپاس دەستەکانەوە خۆش بێت ئافرین
ئەی چیتر بوو ئامادە و کردبوو تشتێکی ترم ئامادە کردووە چیرۆکێکم ئامادە کردبوو لەسەر هانابردن بۆ خوا چیرۆکێکی ئەمە خۆت بۆستە پێشەوەی باتێکی بزانم خۆ ئامادەیانەکەی یان بۆ ئامادەکەن هەر خۆت نووسیوتە؟ خۆم چیرۆکەکەم نەنووسیەوە ڕووی داوە و لە تۆ باسیەکەی بۆ بەڵێ خۆم لە کتێبا دەیرێکەم و بە دوایە گەڕم ئیلهام بووی طبعا من معجیمی ئیلهام و یعنی خۆم یەکەم ڕۆژات مەسەر شاشە چەندێکیش پێشتر لەسەر بڵێن لە پشتی کامێرۆ لە بەردەم کامێرە بووم هەر تۆزێک ڕاستەوخۆ تۆزێک حاڵبەز ئەم ماشەڵا زۆر ئینەرژی زۆرە هەمیشە قسە بۆ کامێرەکانێکی کامێرەکان ئەگۆڕێن ئەسا لە بینیەکە هاوکارمان وتی سێری ئەم لاکەن پێمانوتمان کە گڵۆپەکە سوور بوو سێری ئەوەکەی ئەو کامێرە بکە کە گڵۆپە سوورەکەی لەسەر باشە ئەدە بزانین چیرۆکە و باس چیەکە بەشم باسی من بکە باس لە ئەم چیرۆکەم کە باستان بۆ دەکەم باس لە هانابردن بۆ خوددا دەکات هانابردن بۆ خوددا زۆر گرینگە پێویستە لە هەموو کاتێکە هانابەرین بۆ خوا لە هەموو کێشە و ناڕەحەتێکە هانابەرین بۆ خوددا و لە خۆشی و دڵخۆشیشدا پێویستە سپاس و شکری خوددا بکەین شێخ محەممەد حەسەن دەڵێت ڕۆژێکیان لە مەکە وتارم دەدا پیاوێکی هاتە لاموتی یا شێخ تو خوا ڕێگەم بدە بەسەر هاتێکم هەیە با بۆ ئامادەبانی بگەڕمەوە منیش وتم فەرمووم وتی پێش چەند ساڵێک لەمەوە بەرایەکەم ئیفلیج بوو نەم دەتوانی بڕۆم و نەم دەتوانی هیچ بەپێی خۆم هەستم و بڕۆم زۆر خولیان بۆ بڕۆم و هەستم هەرچەندی وڵاتانم دەکرد چەندەها وڵاتم کرد هیچ چارەسەر نەبوو هیچ چارەسەرێکم بەدی نەکرد پاشان ڕۆژێکیان سەری تەلەڤیزیۆن ئیلهامیان دەستەکان و خۆش بێت چیرۆکەکە خێنە دوای ئێستا کۆنگرەیەکمان ئامادەیە باشە گیان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ئامادەیە کە باز لە بەهرێمکردنی کەرکووک دەکات ڕاستەخۆ دەچینە لای کۆنگرە ڕۆژنامەنووسی فەرموو ئەمڕۆ لێرەوە کۆبووینەتەوە ئێستا داوا لە بەڕێز مامۆستا هیوا حەسەن دەکەین بفەرمێ بۆ خوێندنەوەی بەیاننامەکە بە زمانی کوردی ئەم کاتتان باش بە خێراتری ئەم ویلایەکەکەین بە ناوی خوای گەورە و میهرەبانەوە جەماوەری پارێزگا خۆشەویستەکەمان ئێمە وەک دەستەیەک لە ڕۆشنبیران و ئەکادیمی و ڕۆژنامەنووسان و پیاوی ئاینی و لەگەڵ دامەزراوەکانی کۆمەلگای شارستانی و پیاو ماقوڵانی شاری کەرکووک بە هەموو ڕەنگە جیاوازەکانیەوە پێشنیاری بەهرێمکردنی سەربەخۆیی کەرکووکتان پێڕادەگەیەنین هاو شاریانی خۆشەویست ئێمەی کەرکووکی یەک چارەنووس و یەک ڕێگامان لە پێشە ئەویش هانمانەدات بۆ ئەوەی پێکەوە خەمێک لە شارە خۆشەویستەکەمان بخۆین و خۆمان چارەنووسی شارەکەمان دیاری بکەین ئاخر مێژوو ئەوەی سەلماندووە کە هەمومان پێکەوە بەشدار بووینە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی شارەکەمان بە درێژایی دەسەڵاتەکانی حکومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هەمیشە کەرکووک قوربانی یەکەمی دەستی دەسەڵاتداران بووە و جگە لە تاڵانکردنی سامان و داهاتی ئەم شارە هەمیشەش ویستویانە شەڕ و ناکۆکی بخەنە نێوان پێکاتەکانی کەرکووک ئەویش بە مەراوی ئەوەی بتوانن لەو ڕێگایەوە درێژە بە تاڵانکردنی خێر و بێری ئەم شارە بدەن و خەڵکەکەی بێبەش بکەن لە بەروبوومی شارەکەیان هەروەها لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانی و پێشکەوتن لە هەموو سێکتەرەکانی کارژێری بە درێژایی ماوەی ڕابردوو لە خوار هێڵی سفرەوە بووە بەڵام ئەوەی شانازیە کە سروشتی پارێزگاکەمان بە فرەڕەنگی و ڕۆشنبیری نەتەوەیی و ئاینی ناسراوە و هەمیشەش بە درێژایی مێژوو وەک یەک خێزان لەسەر ئەم خاکە ژیاوین کە بە هەموو ماناکانی جوانی مرۆڤایەتی نەخشێنراوە هەروەها تایبەتمەندی ئەم شارە ئەوەیە کە سەرچاوەیەکی سروشتی بە پێز و مێژوویەکی شارستانی دێرینی خۆی هەیە و خەڵکەکەیشی هەمیشە نیشانەی ئازایەتی و خۆبەختکردن و ئەمەکداری تێدا بەرجەستە بووە لێرەوە هەنگاونان بە تایبەتمەندیەکانی ئەم شارە بۆ دابینکردن و پاراستنی مافی دانیشتوانەکەی و باڵاکردنیان و گەشانەوەی توانا کارژێڕەکانیان و سەرچاوەی کەسەکانی و توانا مادیەکان و بەشداریکردنی
لا صحيح صحيح دست بیا کم عليه غاف يا ما شرم ناكين كاكو خم بدزيول شمال ناكين كاكو ديك بردوم يا خم كابي يا كاب حياتي نسيبكم دست بیا بکەین ئەوە هات دەست بیا بکەین لەکۆ دەست پێ بکەم لەکۆ دەست پێ بکەم لەکۆ لێرەوە هەرگانەون بە تایبەتمەندەکانی ئەم شارە دووبارە دووبارەی نەکەمەوە باش باش لەکۆ وەستاوە لێەوە لێرەوە هەرگانان بە تایبەتمەندیەکانی ئەم شارە بۆ دابیرکردن و پاراستنی مافی دانیشتوانەکەی و باڵاکردنیان و گەشانەوەی توانە کارگەرەکانیان و سەرچاوەی کەسەکان و توانە مادیەکان و بەشداریکردنیان لە گەشە پێکردن و بەردەوامیان و هەڵسانەوەی بواری پەروەردە و فێرکردن و بنیادنانەوەی ئابوووریەکەی کە سەرچاوەیەکی زۆر کۆنی هەیە و بۆ پاراستنی سروشتی دیموگرافیاکەی و پاسکردنی شوێنەوارە دێرینەکانی وەک ڕێزگرتنێک لەو کەسانەی کە لە پێناویدا خوێنی ئاڵیان ڕەشتووە بۆ گێڕانەوەی هۆگری و خۆشەویستی بۆ خەڵک و خاکەکەی ئێمە وەک دەستەی سەربەخۆ و ڕۆڵەی کەرکووکی ڕەسەنی ئەم شارە لە هەموو پێکاتەکانی و پابەلبوونمان بە ماف و ئەرکەکانمان کە دەستوری عێراقی هەمیشەیی سەرماندوویەتی و سوودوەرگردن لەو برکانە وەک مافی خۆمان پێشنیاری پێکێنانی هەرێمی کەرکووکی سەربەخۆ ڕادەگەیەنین و ئامانجمان لەم هەنگاوە گەشە پێدانی سەرجەم سێکتەرەکانی خۆشگوزەرانی و پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکاتەکانێتی و هاوڵاتی بوون بەڵایزان ئەمە بەشێک بوو لە کۆنگرەی ڕۆژنامانیەکەی دەستەی بەهێرێمکردنی پارێزگای کەرکووک دیارە لە کاتی کۆنگرەکەیە کۆمەڵێک هاوڵاتی کە بە پێی زانیاریەکانمان پەیوەندیان بەلایەنە دەسەڵاتە سیاسە بەهێزەکانی کوردستانەوەی بۆ تێکدان و پشەوی دروستکردن بەشێک لە کۆنگرەکەیان شێواند ئایزان بۆ زیاتر وەرگرتنی زانیاری لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان دەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە دەڤەری شارە زوورەوە لەگەڵمانە سڵاوت لێبێ هوشیار گەرگوێت لێمانە زانیاریەکان لای ئێوە چی هەیە؟ سلااو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی فەیەق لێدایا ناوەندی کە هۆزی ڕابردی یاخود شەوی ڕابردی لە ڕێگاوی پێنجێم بۆ دەریایی کراوی لە نێوان سێ ساڵ بۆ ناکارێ فیلتر ئاژەڵی هاوڵاتیەک لە ڕێگایە بێتەکەمبێ لەوە بۆەوە بەشێکی هەرە زۆری ئاژەڵەکانی بەدار بوونەوە لە هەمان کاتیسا ئەو بەشێکی کەمانەوە بەهۆیەوەی کە تەندروستی و زیانێکی زۆریان بەرکەوتر و ناچاری هە لەسەر شەقامەکە سەر بڕان لەلایەن خاوەنی
ئاژەڵەکانێک کە ئەمە دەتوانێت کە تا دەگەردانی دێری هەبوو لە سۆشەل میدیای لە سنوورەکەدا بەهۆی ئەو بابەتە میندەوەیەوە لە هەمان کاتیشدا دەمەوێت ئشارەت بە ناحیەی بەمۆ ڕێگای مەردی پشتە بکەن کە شەوی ڕابردوو بەهۆی ئەوەی کە خۆتان دەزانی کەس و هەوا جیاواز لە ڕۆژانی ڕابردوو گۆڕانکاری لەسەر داهاتوو بەهۆی ئەو گۆڕانکاریەشەوە و بەهۆی دارەنداری و لە هەمان کاتیدا دەفری بەشێک لە شەقامەکانی ئەو ڕێگایە زۆر بەشێکی زۆریان بەناچاری لە سەر ڕێگانەدا بۆ چەندین کاتی بنێرمانەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان و شار محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بینەرانی عزیز خۆشەویست دەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تەندروستیە و تایبەتە بە نەشتەرگەری دەم و ددان و ڕوو شەویلگە بۆ قسەکردنی زیاتر لەسەرم تەوەرێ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئومێد شەفیق قەرەداخی هەڵگری بڕوانامەی دکتۆرای ئەکادمی هەیە لە بواری پزیشکی نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگەکە دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاسانەکەم ڕخسانیم دەرفەتە زۆر سپاس سپاس بۆ بەڕێزیشت سەرەتا ئەگەر باسێکی نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگەمان بۆ بکەی بزانین ئەمە لە چ کاتێک ضرورە و لە چ کاتێکا پێویستە کابێ ئەنجام بدرێت بەڵێ سپاس دووبارە بۆ ڕخسانی دەرفەتەکە دیارە نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە یەکێکە لە بوارەکانی نەشتەرگەری دیارە بوارێکی تازەشە تا ڕادەیەک لەبەر ئەوەی کە دوای 1990 بە دواوە ئەم بوارەی نەشتەرگەری گەشەی کردووە زیاتر ئەم بوارە هەندێکی لەلایەن پزیشکانی ددانەوە ئەنجام درراوە هەندێکشی لەلایەن پزیشکانی گشتیەوە ئەنجام درراوە بەڵام بە تێپەڕبوونی کات ضرورەتی دروستبوونی ئەم بوارە ئەم اختصاسە هاتە پێشەوە دوای 2000ەکان ئیتر گەشەیەکی زیاتری کرد و ئێستا یەکێکە لە اختصاسە زۆر باوەکان و هەرچەندە لە وڵاتی خۆماندا ڕێژێکی کەم لە هەڵگری ئەو بڕوانایەمانم هەمانە بەڵام شتێکی زۆر دقیقە و گرنگەکەشی لەوەدایە کە بەڕاستی پێویستە لە ئەو کەسەی کە هەڵگری ئەم بڕوانامەیە سەرەتا پزیشکی ددان بێت دوای بڕواتە خوێندنی ماستەر دکتۆرا و بەو شێوەیە خوێندنێکی تایبەتە بۆ بەڵێ و پاشان هەر ئەمەش بۆ خۆی 6 سبسپێشیالیتی هەیە تقریبا کە وەکو ئێرانیە لە فەوقە تەخەسوسی هەیە بەڵێ دکتۆر لە چ کاتێکە بڵێن کێشەی شەویلگە ئەبێت چی بێت نەشتەرگەری بۆ ئەنجامی بۆ نمونە ئێستا لەوانەیە من کێشەیەکە بێت لە شەویلگەمان نەزانم ئەو کێشانە چین کە بڕیاری نەشتەرگەری لەسەردەن دوجار سەرەتا بۆ دەست پێ بکەم وەکوتم نەشتەرگەری شەویلگە و هەر تەنها شەویلگە نیە ئێمە ددانمان هێل ناو شەویلگەکان بە تەکید ئەو اختصاسی وەکوتم کە ئاماژەم پێدا هەر لە ددان کێشانێک و ئەگرێتەوە وەکو پاشان هەر لە بوونی شکانی شەویلگە لە کاتی حادسەکانە کە بەڕاستی زیاتر ئەمە دکتۆر با من هاوکاری هەردووکتان بم پرسیارەکەی هاوکارمت بیر نەچێتەوە بە شێوێکی گشتی ئەو پسپۆڕەی بەڕێستان و ئەو بابەت ئێمە قسەی لەسەر دەکەین لە چوارچێوەی با بڵێن ئەم بەشەی با بڵێن نەخێرەیەکە کە لێرەمانەیان سنووری ئەو پسپۆریان سنووری ئەم پسپۆریە بزانین هەر لە ناوەکەیەوە دەوترێت نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە هەرچی نەشتەرگەری لە ناو دەما تۆ کە پێویستە ئەنجام بدرێ هەر لە کێشانی ددانێکی ژیری بێ بوونی کیسێکە لە ناو شەویلگە شکانی شەویلگەکانە بۆ نمونە بەڵێ دەچوون ئەو شتێکی حاڵتێکی ئاساییە جاری وایە ئەو کەسانی کە لەوزەتێنیان بۆ کرێتەن لە عملەکە پزیشکە بەڕێستەکان خۆیان دەریەکەن دوای خێنە جێ خۆی چکە ئاسانە پاشانیش جگە لەوەی کە ئەمە جاریوای کیسی ناو شەویلگە دروستە بێ وەکوتم جاری وا هەیە سەرەتان یان با بڵێن ئەوەی کە پێڵێن شێرپەنجەی شەویلگەکان پاشانیش ڕوش هەر تایبەتە بە ئێمە جاری وایە کابرا بۆ زەربەیەکی بەرەکەوێت لە کاتی کەوتنە خوار لە شوێنێکی بەرزەوە سیارەیە لێیان بە تایبەتی ئەوانی سواری ماتۆرسکی لەبن زیاتر تووشی ئەم حادسەیە ئەبن لە دەرەوە جگە لە شەویلگەی خوارەوە شەویلگەی سەرەوەش و ئەم شوێنە ئەگەر هاوکارمان ڕسمەکەمان پیشان بە دیارە دەم و چاو پێ ئەوترێ مەڵتیپل بڵەد سەپلای لە هەردوو لاوە ڕێژێکی زۆر لە مولوی خوێن و خوێنبەر و خوێنەر و هەر دەمارمان هەیە ئەم ڕێنەیەم بۆیە پیشاندا کە بزانن کە شوێنێکی زۆر ئاڵۆزە بەڵام وەکو وتم
زۆرێک لە پزیشکە بەڕێزەکانیش وەکو لە بیدایەت باسمان کرد شارەزایی تەواویان لەوە چێت لەسەر ئەم بوارە نەبێت کە ئەم اختصاسە نەبێت کە بزانین چ شتێک ئەنجامەدا هەر لە ڕاست حتا گوتم 6 جۆر اختصاسی ورتری هەیە هەندێک لە برادران بە بابەتی تەجمیلیەوە خەریکە بن هەندێکیان بە وەکو کاوکوتم حادسەیەکە بێت بە تایبەتی کە زەربەیەک بەر شەویلگەکە ئەکەوێت یان حتا دەوری چاو ئێرە ئەمە کە ئەشکێت ئەم شەویلگانە کە ئەشکێت ئەوانی خوارەوە سەرەوە هەمووی تایبەتە بەم پسپۆڕیە ئەم پسپۆڕیە چارەسەری ئەکات چونکە شارەزایی ورد و تەواوی هەیە لە هەموو بابەتەکانی چارەسەرکردنی ئەوە بۆیە ویستم ئاماژە بە شتێکی تریش بم هەر لێرەدا ئەم وێنەیەش ئەگەر کامێرەمانەکەمان بۆمان نەقڵکە ئەمە وێنەیەکی کە لەی سەری ئینسانە ئێمە قەزدم ئەوە بوو کە لێرەدا باشە زۆر باشە دەستەکان شەویلگەی خوارەوە و شەویلگەی سەرەوە و جیوبەکان و کەلێنەی چاو ئەمانە هەمووی عایدی ئەو پسپۆڕەیە ئەمە پێڵێن لیفۆرتی یەک ئەوەی کەشکان ئەگەر لەم بەشەی خوارە هەبێ ئەگەر لە منتیقەیەش بوو پێوتێ دیفۆرتی دووە ئەگەر لە منتیقەیە بوو لیفۆرتی سێ بۆیە ئەمە پسپۆڕێکی ورتر و بوارێکی زۆر فراوانترە و پێویستی بە شارەزایی زۆر ورد هەیە و تەجروبەی زۆر باشە دکتۆر ئەو شکانەی بەشی سەرەوە ڕەبتی بە شەویلگەی سەرەوەیە بۆ نمونە گە شەویلگەی سەرەوە بشتی ئەو بەشانی سەرەوەش ئەمانە دەوری چاو زەربەی بەرەکەوێت بەڵێ بەدڵنیایی ئەو کاتە جاری وا هەیە پێویستە کات لە بنچاوەوە بچین بۆی دیار نەبێت ئێمە لە بنچاوە ئەچین ئەڕۆینە خوارەوە پێڵێن ترانسکۆنجەکتیڤە ئەمە لە کاتی نەشتەرگەریە شێوازی ئەم نەشتەرگەریە چۆنە شێوازی ئەم نەشتەرگەریە پێویستە بە نەشتەرگەری بە بنجێکی عامی پێویستە بە بنجی مۆزوعی نابێت و پێویستە کات پسپۆڕەکە هەوڵدات کەمترین نیشانە لە دەموچاوی نەخۆشەکە دیار بێ بۆیە زیاتر لێرەوە ئێمە وەکوتم ئەگەر لێرە شکانەکەمان هەبێت و پرسیاری جەنابەت کردی ئەلێر پێڵن ترانسکۆنجەکتیڤڵ ئەپرۆچ ئەلێرە ئەیکەینەوە و ئەو شکاویە چاکەکەین اینجا پلێتی خۆی هەیە پلێتەکان تیتانیۆمە ئاتەن زۆر جار دەرناکرێتەوە هەروەکو چۆن کابرات شوێنێکی ئەشکێت پلێتێکی بەدانێکی هەروەکو نشتێکی گەورەیە بەڵام لەوانەیە زۆر کەس ئەو هۆشیاریەی نەبێت بۆ نمونە ئەگەر شکای لە دەموچاوی ڕووبا بۆ لای دکتۆری جوانکاری بڕوا بیر لەوە نەکاتەوە کە دکتۆر کە ئەمە ئیشی دکتۆرێکی پسپۆڕی ددانە لەو بوارەیە بەڵێ شەویلگەی ڕووە بەڵێ ڕاستەکەی ڕاستە ئەوانیش پێشتر ناڵێم ئەم پسپۆڕێت تا ڕادەیەک لە چاو هەندێک لە پسپۆرەکانی ترە تازەیە لەبەرەی پێشتر زیاتر لەلایەن پزیشکانی بەڕێزی گشتیەوە ئەنجام دراوە تایبەتی ئەوانی تەجمیلی وەکو جەناب ئاماژە پێدا بەڵام ئێستا لەبەرەی پسپۆڕێکی ورتر هەیە دکتۆری مەدەسە لە کوردستان یابێ نەیان ناسم پێم وایە بێ بەڕێستان یەکەم کەسن من ناسی بێتم ئەم پسپۆڕێتانیە پێش خۆت کەس هەبووە لە کوردستان بەڵێ زۆر هەیە بەڵام وەکو ئەوەی کە مەکرد وەکو بڵی ئەکادیمی تایبەت بە پسپۆرە زۆربان هەیە زۆرێک تقریبا ناڵم زۆرە بەس یعنی هەمانە ئەتوانین بڵێن لە سلێمانیە نزیکەی 15 زیاتر مەبەستی هاوکارم شوان لەوەیە کە ئەوانیش فوق تەخەسوسیان هەیە وەکو تۆ لەو بەشیان بەڵێ ئەوان چکە ئێمە دوو جۆر پسپۆڕیمان هەیە لە طوبا هەندێکیان پێوتێ ئەکادیمی هەندێکیان پێوتێ پراکتیکی زیاتر پراکتیکانمان زۆرترن ئەکادیمی پراکتیکی کەمە وەکو ئێمە ئەمەوازانم لەسەر شاشەکە نەماوە وێنەی ترمان هەبوو بەڵێ بەسەر کا دکتۆر لە ئەسنان قسەکان تا بۆ بورە باس لە شێرپەنجە کرد ئایا شێرپەنجەش لە بەشی پزیشکیەوە هەیە لە بەشی بەڵێ بە دڵنیای شێرپەنجەی شێرپەنجەیە چۆنە شێرپەنجەی زمانمان هەیە شێرپەنجەی پووکمان هەیە شێرپەنجەی لێومان هەیە نیشانەکانی چین لەوانەیە ئێستا نەخۆشیەکە بێت کە ئازارێکی زۆری دانی هەبێ پووکی هەبێ بەڵێ پرسیارێکی جوانە ئێمە عادەتەن نەخۆشە بەڕێزەکان ناترسێنی و نەشتەرگەری من هەمیشە ئەمە وتووە ئەخیر بڕیارەکە ئەیدی بۆ نەخۆشێک کە نەشتەرگەری بۆ ئەنجام بی هەتا بەشتی تر چارەسەر بکرێت ناچینە بواری نەشتەرگەریەوە بەڵام وەکوتم بواری شێرپەنجە لە شەویلگەی ڕووە زۆرە وەکوتم لە زمانە هەیە لە لێوە هەیە لە ڕووە هەیە جەریوە لە لوتە هەیە جەریوە لە چاوە هەیە زیاتر تەرکیز لەسەر شەویلگە و ناو دەم بکەمەوە ئەمە بزانم نیشانەکانی چین نیشانەکانی ئەگەر بۆ وێنە جاری وا هەیە برینێکی بچووک لە ناودەمی هەیە نەخۆشەکە بۆ نمونە ئەمەمان هەیە ئێمە لێرە دەرەکەوێت دکتۆر لەم وڵای لەوە جوان دەرنەکەوێت بەس با بڵێن شوێنەکان
ئەگونجێت لە هەموو شوێنێکی ناودەما ڕووبدا بەڵام زیاتر باوترین شوێن تەنیشتی زمانە تەنیشتی زمان تەنیشتەکان بەشی دواوە تەنیشتەکان ئەوە شتێکی باوە لە بەڵێن شێرپەنجەکانە وەکوتیشم شێرپەنجە جۆری زۆر زۆرە بەڵام بۆ ئەوە نییە کە خەڵکی بترسێنین ئەگەر کەسێک پرسیارەکە هێشتا جواب نەیاوەتەوە ئەڵێ ئەگەر هاتوو برینێک لەناو دەم دروست بوو هەتا 2 هەفتە هیچ نیشانەیەکی نیشانەکە دەرکەوتووە بەڵام چاکبوونەوە نابینی لە نەخۆشەکە دوای ئەوەی کە عیلاجی زۆر وەرگرتووە لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە ئەو کاتە ئێمە شتێک هەیە پێوتێ بایۆپسی یا واتە وەرگرتنی عینەیەک نمونەیەکی لێ وەرەگرین ئەنێرینە هیستۆپاسۆلۆجیست یانی کەسێکی پسپۆر بۆ تحلیلاتی ئەو شانەکان ئەگەر تحلیلەکە هاتەوە کەوتی ئەم کەسە هەڵگیری خانەکانی شێرپەنجەین ئەو کاتە ئێمە بڕیاری لابردنی بووین ئەو کاتەش بێ بزانین ئایا چ گرەیدەکە چکە 4 گرەیدی شێرپەنجەمانە یعنی 4 ئاسمان هەیە ئاستی یەکەم لەوە چێ هەر بە لابردنیەکە حەڵ ببێ ئاستی دووەم و سێم زۆر جار پێویستی بە رادیۆسیراپی و کیمۆسیراپی ئەو شتانە پێویستە علاجی کیمیایی بەڵێ ئاستی سێهەمیش ئەوەیە لەوە چێت ئاستی چوارەم بێت لەوە چی ئیسفادەی لێ نەکات بۆ لەو کاتەیە شێرپەنجەی دەمودان و شەویلگەش هەر بە هەمان شێرپەنجەکانی دیکەی جەستەیە بەدڵنیایی وایە ئەم کچە جوانشمان پرسیارێکی کێشەی منداڵان چۆنە کێشەی ددانی منداڵان چۆنە کێشەی ددانی منداڵان هەرچەنە پسپۆری من نییە بەڵام خۆی ناکە هەر لەبەرەوەی پرسیارەکە جواب بدەمەوە ددانی منداڵان عادەتەن ئێمە لە تەمەنی بڵێن 6 ساڵیەوە پێشتریش ئێمە بڵێن ڕێنمایی خوشکان و برایان و دایکان و باوکانەکەین کە مناڵەکان هەر ئەگەر بەباشیش نەزان ددانیان بشۆن پاکیکەنەوە ئێمە بە تەکید بە شێوازێکی هەڵەش بە هەر فێر بن چونکە بۆ هەموو ددانێکی مناڵی وەکو لەمەیە دیارە ددانێکی هەمیشەیی لە ژێرەوە هەیە بۆیە ئێمە وەکوتم ئەوەیانەکەین بەڵام خاڵێکە زۆر گرنگە ئاتەن لە تەمەنی 9 ساڵی بۆ 12 ساڵی زۆر زەرورە مناڵان ببرێن لای پزیشکی ددانی پسپۆر بە تایبەتی پزیشکی ددانی مناڵان ئێمە لە نەخۆشخانەی بەخشین هەمانە هەر بەشێکمانێ تایبەتە بە نەخۆشیەکانی دەمودانی مناڵان بەڵێ لە نەخۆشخانەی بەخشین خۆشم هەر لێ داوامەکەم چکە ئێمە سەنتەرێکمانەیە پێوترێت سەنتەری ددان دیارەیەکێ لە پسپۆرەکان ئێمە تقریبا نزیکە 7 پسپۆری 8 پسپۆری تێدایە نەشتەرگەری شەویلگۆڕووی تایە نەشتەرگەری دەمودانی تایە نەشتەرگەری وەکوتم ڕاستکردنەوەی دانی تایە نەک نەشتەرگەری ڕاستکردنەوەی ددانی تایە پاشان پڕکردنەوەی دان دەمار بڕین ئەو شتانی تێدایە وەکو ئەم خوشکەش پرسیارەکەی کرد هەرچەندە وتم اختصاصی من نییە بەڵام ئێمە ڕێنماییان ئەدەین لای کەسی پسپۆر چونکە بەشێکیشمانەیە تایبەتە بە تەشخیص کە دێتە لای ئێمە تاچێتە لای تەشخیص پاشان ئیشەکەی بۆ با بڵێم تەواوکردنی پرسیارەکەی خاتوو ئیلهامی هاوکارم بەڵێ با نەڵێن دانی مناڵ بڵێن شەویلگەی مناڵ لە کاتی شکانە باش مناڵێکە لە تەمەنێک کەما تووشی حادیسە بێ ڕەنگە ئەم مناڵە وەکو شەویلگەی گەشەی مابێت یاخود دانی بەڵێن دانی عاقلی لە ژێرەوە بێ و دانە بشکێ لاچێ ئەو گرفتانە مەسەن لەم پسپۆریا حال دەبێت چارەیان لایەن بەڵێ دەست خۆش بۆ پرسیارەکەت ئێمە عادەتەن هەر نەخۆشێکی بەڕێز کە دێتە لامان هەر کێشەیەکی هەبێ بە تایبەتی ئێمە کێشەکانمان زیاتر وەکوڵە ئەبێتە بواری تەواریەوە چکە بێزگەلەوەی هەندێکیشی تەواری نییە کە دێتە لامان ئێمە پێشات تیشکی بۆ وەرەگرین ئەگەر حاڵەتەکەی بەسیت بوومە زۆر جار ئاماژەم پێداوە لە زۆر مقابلەیە ئەم تیشکە بۆ دکتۆرەکانی دان بەکارهێنن چەند دانێک دەرەچێت زیاتر ئێمە ئەوەمان بەکارنا پێشتر دوای پێشکەوتنی علمی با بڵین زانستی تیشک ئەمە پێیابوو ئەمە پێڵەن OPG ئۆرتۆپانتۆگرام ئاتەن ئێمە لە دەرەوە لە جیهانی دەرەوە لای خۆمان لەبەر ئەوەی کە خەڵک باری دارایی باش نییە ئێمە ناتوانین ئەویان پێ بکەین ئەگنا پێویستە هەر کەسێ پێشەوەی بچێتە لای دکتۆری دان ئەم تیشکە ئەوە بکات ئێمە لە بەشی ئەمە لەسەر ساغی بۆ هەر کێشەیەک هەبێ لێرە دەرەکەیە تقریبا ئەو کاتە زۆر پێویست بەوە ناکە نەخۆش ڕوونکردنەوە بۆ دکتۆر با دکتۆر تیشکەکەی کرد تیشکەکەبینی و بزەبت ئەوە ئەوکەی کاتێسە کێشەی ئەم تیشکە ئەو هەر کەسێکەیە با بڵێن ئەمە چ کێشێک لە دەمودانیا هەیە ئەم بەڕێزە ئەتوانین بڵێن بە سەریعی پێتان بڵێم ئەرێ لە دانێکی ژیری هەیە ژێرەوەی خراپ بۆ ئەبێ لای ببە هەندێک لەم ددانە ئێستا ئەم دانەشی دانی دووهەمی دانی سێهەمی ئەم دانانە هەندێکیان پڕ کراوەتەوە بەباشی پڕ نەکراتەوە لەوە چ پێویستی بە دەمار بڕین بێ و پاشانیش ئەگەر گومانمان هەبوو لەم تیشکە ئەم تیشکیان ورترە ینی ئەوەی پێشتر ورترە بەڵێ
ئەمە معلوماتی عامتیاتێ بەس بۆ دیاریکردنی سێدان ئەمەیان ورترە بێژگە لەم دوو تیشکە ئێمە تیشکێکی ترمانەیە پێوترێ CBCT یا واتە سێدووری ئەم سێدووریە پرسیارەکەی کاک شوانە ئەگەر شکانێکمان هەبوو ئێمە بەمە دیاریەکەین شکانەکەمان هەیە بەڵام بۆ دیاریکردنی ورتر پێویستمان بە سێدووریە ئایا بۆ زەرئێک بێ ئایا بۆ شکانێک بێ لە شەویلگەکە چکە سێدووریەکە بە دەقیقی و بە دڵنیایی پێتەڵە شوێنی شکانەکە لەکوێ و چۆن چارەسەر بێت چونکە هەر حاڵەتەی پرۆسیجەری خۆیەیە وەکو عەرە بەڵێ لكل حادث حديث چونکە بەڕاستی ئێستا ئێوە دەرفەتەکەتان کەمە منیش بابەتەکەم زۆرە هەموو ئەم تیشکانە لای ئێمە هەیە ئەوەندەی زەڕور بێکار دکتۆریان بە وردی پێمان خۆشە کە باسی بکەیت نابێ ئینشاڵڵا بەڵێ ئینشاءڵڵا وەگەر شکانێکمان هەبێ ئێمە پێشا تیشکی سێدووری بۆ وەرەگرین پێشا ئۆپیجەکەمان وەرگرتووە شکانەکەمان دیاریکردووە بەڵێ لێرەشەوەی ئاماژەی بە شتێ بم زۆر جار ئەو کەسانی کە ئەکەون لە شوێنێکی بەرزەوە یان ماتۆرسکی لێخڕێ و تووشی دامێکە بێ خۆی نەبەستۆتە بەو شێوەیە یان تووشی حادسێکی سیارا بێت شکانێ لە دەموچاوی یان لە دانی یان لە شەویلگەکەی ڕووەدا ئێمە پێش هەموو شتێ ئەم تیشکەی بۆ ئەگرین پاشان ئەچینە سەر تیشکە سێدووریەکە ئەگەر گومانمان لێ هەبوو چونکە بۆچی زۆر جار ئەم شەویلگەی خوارەوە ئێمە عادەتەن دوو سەری هەیە وەکو بەڵێ دوو هێدی هەیە لە ناو کەوانێکی ئێسکیایە ئەجوڵێتەوە ئێمە کە دەمەکەین و داخێنەوە بە شەویلگەی خوارەمان ئەجوڵێت و ئەکرێتەوە و داخرێتەوە لەو کاتەیە کە گومانمان هەبوو بەم تیشکیانیان بینیمان کە جەوای وازەحە پێویست بە گومانیش ناکە هەر بەبێ ئەم تیشکە جەزانی کە شکا و جیابەتەوە چکە کە دەمەکاتەوە نەخۆشەکە هەر بەشی خوارەوەی دوو پارچەیە ئەو کاتە ئێمە تیشکە سێدووریەکە ڕێک بۆمان دیارێکە شوێنەکە کوێیە و لێرەجا پێویستە ئاماژە بەوە بدەین کە دوو جۆر شکانمان هەیە شکانێکیان پێوترێ خوازرا و شکانێکی نەخوازرا بە ئینگلیزیەکەی پێوترێ favorable fracture non favorable fracture favorable fracture چیە یعنی شکانەکە بە شێوەیەکی وا شکاوە یعنی زۆر تەسیری نییە خۆشەکە بەس دام داخە ئێمە دوو چارەسەرمان هەیە بۆ شکارێکە کە دیاریمان کە شوێنەکەی یا ئەوە تا بە مەوزوعی بۆی چاکەین بەنجی مەوزوعی یا بە بەنجی عام چ کاتێ بە بەنجی مەوزوعی بۆی چاکەین ئەگەر شکانێکی خوازراو بێ یعنی زۆر دەرنەچوو بێت شکانەکە لە جێ خۆی ئەو کاتە بە شتێک پێوتێ ئارژ باش تەلێکە لە دەمیاڵەوە بینی بێتان بەسەر و خوارە بەیەک و ئەبەسین و نەک وەکو ئەم ڕاستکردنەوەیە وەکو ئەمە نییە ئەمە هی ڕاستکردنەوەی ددانەوە بۆ هێنام هەر بۆ بە شتێکی ترمانێ پێمە ئارژ بارز هەر بەو شێوەیە ئەی بەستین لە دانەکان بە دانەکان شەویلەکە ئەوەستێنینەوە چەند کاتی پێویستە 6 بۆ 8 هەفتە ئەبێ ئەو ئارژبارە لە دەمی نەخۆشەکە هەبێ بۆ چونکە شکان پێویستی بە 6 بۆ هەفتە تا 8 هەفتە هەیە بۆ چاکبوونەوە ئێمە دوای ئەوە لێ ئەەکەینەوە و جاری واشێ هەندێک حاڵتەکان قرسە پێویستی بە ICU هەیە ئەبێ بیڵینە نەخۆشەکە زۆر باشە کاک زۆر باسی لە کرانەوەی شەویلگەکان کردوتە نەخۆش کاتێک کە دەمەکاتەوە هەستی پێیەکەین بەڵام زۆر جار کە ئەچی بۆ لای دکتۆرەکان پێچەڵێ ئێستا من نمونەی خۆم ئەوە پێمەڵە کە شەویلگەی لای چەپم ناکرێتەوە کەمترەکرێتەوە دکتۆری پێوتم ناکرێت ئێستا دەمەکەیتەوە دوای بەرنامە نامە بەس نوێ کاتێ لە کاتی دانپڕکردنەوەی ئەوەی پێوتم یعنی کەم ئەو پێڵێن restricted mouse opening لە ڕاستیشا کە خۆم ینی توانام نییە کە دکتۆرێک دانم بۆ پڕکاتەوە زۆر عزیەتی باش شتێکی سادە و سانا بڵین سارەکە من لێرە ئەوەی کاکتۆریان ببوورە بزانم چارەسەری هەیەیانە بەڵێ ئێستا پێتڵ باش قەیناگە لە ئێمە عادەتەن وتمان کاتێک کە ئینسان دەمەکاتەوە مەفروضە ئەم سێپەنجەی ناوەڕاستی بڕوا بە ناو دەمیدا ئاوها ئەو سێپەنجە ئاوها بڕاتە ناو دەمی تەبیعیەکەی ئەوەیە ئەگەر زیاتر بوو لەمە ئەمە سەبلۆکەشنی پێڵێن یعنی لە خوار ئاستی خۆیەوەتی ئەگەر کەمتر بوو لەمە ئەو کاتە ئێمە هەر وەکوڵێ هەر شتە و چارەسەری خۆی بۆکەین ئەگەر کەم دەمیکرایەوە ئێمە دەبزانین هۆکارەکەی چییە سەرەتا وتمان ئێمە ئێکێ لەم تیشکانی پێئەگرین بۆ ئەمەی پێئەگرین بۆی بزانین ئەم کەوانە ئێسکیە ئەم کە لی شەویلگی خوارویتیایە ئەجوڵێت چونکە لە بینی ئەو کەوانە ئێسکیە و ئەم کە لی شەویلگی خوارەوە کڕکڕادەیەکمانەیە و پاشان لینجیەکمان مادێکی لیشمانەیە وەکو ئەژنەوەکو هەر جونگەیەکی تر ئەگەر هاتوو جەریوە ئەو لینجەکەم بێتەوە تەقە دروستە بێت کە ئەوە پرسیارێکی خەڵکە تەقە دروست بوون یعنی کلیکینی پێڵێن بوونی دەنگ کێشە نییە چونکە جاریوە هات بۆ خۆی طبیعی بەبێ مشکلە دەمیشی بەعتیادیە کرێتەوە مشکلەشی نییە شتێکی پێوتێ باد هەبیت یعنی عادەتێکی خراپ نەخۆشەکە خۆی کاتێککە دەمەکاتەوە کاتێککە دەمی ئەکاتەوە پێڵەی لەسەر خۆ دەمکەرەوە
ئەکسەر دەمەکاتەوە پێڵی ئێمە کۆمەڵە ڕێنمایی ئەدەین نەخۆشە بەڕێزەکان چونکە ئەو شوێنە دەماری حوتەمی تایە هەتا بتوانین ناچینە نەشتەرگەری بۆ چونکە ئەگەر چوونە نەشتەرگەری ترسمان هەیە ترسی چیمان هەیە دەماری ژمارە حوت کە ئینسان 12 جوود دەماری هەیە لە لای ڕاست و لە لای چەپ ئێمەش دەموچاومان کە بەڕێکی وەستاوە بەهۆی دەماری ژمارە حوتەوەی بە تایبەتی پێمان فەیشیەڵ نێرف فەیشیەڵ نێرف هاتەن بە تایبەتی دوو شوێن زۆر خەتەر ئەوەی کە بۆ ئایلیت یعنی پێڵۆکانمانە زوڵێنێ یان لێومانە زوڵێنێ ئێستا ئێمە کە چاومان بەڕێکی وەستاوە یان لێومان بەڕێکی وەستاوە ئەو وەستانێتی کابرا کە تووشی جەڵدەیەکە بێ یان تووشی زەربەیەکە بێ لەو دەمارە یان جاری وا هەیە هین جۆرێکی لە تیومەر دروستە بێ ینی سەرەتانی دروستە بێ لەسەر دەمارەکە مودەتێک کابرا سێرەکەی دەمی ڕووی لارە بێ ئەو کاتە ئەمە بێمە سەر شەویلگەکە شەویلگەکە کاتێک کە کەم کرایەوە ئێمە کۆمەڵە ڕێنمایی ئەدەینە نەخۆشە بەڕێزەکان بچینە سەرەوە ڕێنمایەکانمان چییە؟ یەکەم جارێک وتم ئێمە تیشکەکە ئەگرین ئەگەر ددانەژیریەکانی هاتبوو و ڕێگر بوو لە باشکرانەوەی شەویلگەکە ئەوەی شەکە لە اختیارەکان کابێ هەر چواری لابری ئێمە زۆر جار ئەو ئەڵین لە 1996 خەڵک پێویستەکە ئەو چواردانەژیری دوای تەمەنی 7 ساڵی تا 40 ساڵی تا 50 ساڵی جاریەکانی داوای بەڵێ دانەژیریەکان ئەوەی کەوتم کە ئەفەن بە ئەخسی شۆ وەستانمانە ئەم دانەژیریانەی کە هەیە لە 1996 یان 95 ئەڵێن ئەبێ هەڵیکەشن بۆ چونکە زۆر جار کاتێک کە دێتە دەرەوە جێگەکانی پڕ بۆتەوە بۆ ئێمە پێویستمان بۆ هاتنە دەروی ئەو دانە پێویستمان بە 10 ملیمە یا 15 ملیمە هەر چەندێکە پێویستێتی بەپێی قەبارەکەی سێکی کەمتر ماوەلەوە ئەو کاتە بە شێوەیەکی لار دەرەچێت هەر وەکو ئەگەر تێبینی کە ئەم دانە ئاوها بووە چکە دانێکی تری هەڵکێشاوە پێشتر تۆزە ڕاست بۆتەوە وەکو هاتنەوە دانانەی دواوە پێم وابێ ئاوایان بەلاریە بەڵێ بەڵێ ناڵێم چکە جێگەکەی نەماوە ئەگەر کەسێک کێشەی شەویلگەی هەبوو ئێمە پێی دەڵێن ئەشیعەکەی بۆ ئەگرین بزانین ئایا کورتیەک لەمەمان نیمانە جەریوای کورتێکی هەیە ئەگەر پێویستی وەکو گوتمە ئەخیشت نەشتەرگەریە بەڵام کۆمەڵی ڕێنمایی پێ ئەدەین جەریوای کابرا پێڵێن ئەفوان کە دەمت کردەوە باوەشکەی زۆر دەم مەکەرەوە چکە وتمان تەبیعیەکەی بچەند پەنجەی خۆمان سێ پەنجەی ناوەڕاستی خۆمان بڕواتە دەممانە بەڵام ئەگەر لەوە زیاتر بوو باش نییە چکە بە مروری زەمن تەسیرەکاتە سەر ئەوە ئەگەر لەوە کەمتریش بوو هەر خراپە چکە چارەسەری خۆی هەیە ئەگەر زیاتر بوو ڕێنمایی پێدەین بۆ زۆر بنێژ نەجوێ زۆر دەم نەکاتەوە زۆر چەرەساتوانە بە بەشی پێشەوەی دانی نەخوات چکە تەسیل لەوە کا ڕاستە خۆ پاشان ئەگەر هاتوو بۆ نەسێرەکەی تەشەنوجاتی ماسوولکەکانی دەوری شەویلگەی هەیە ئەو کاتە ڕێنمایی پێ ئەدەین بە فیزیۆسیراپی یعنی بەس بە بەکارهێنانی گەرمی لە ڕووی دەرەوە ڕۆژانە ڕۆژی 5 جار تا 6 جار هەر جاری 5 دقیقە ئەوەی شەکە لە چارەسەرەکان پاشان لەگەڵ ئەوەیە ئێمە جاری وا هەیە چکە جەریوای هەندێک جۆری دەرمانی بۆ نووسین مەسەڵ ریلاکسانتێکی بۆ نووسین یعنی ئەوەی کە مەسڵەکانی خاوکاتەوە ئەوەش بەکارهێنین بەڵێ هەیە شتی تریشمان زۆرە بەڵامی تر ئێستا هەر ئەوەندە ئەوترێ بەڵام جاری وا هەیە شوێنەکە زۆر کورتە مەجبورین بە نەشتەرگەری شوێنەکەی بۆ گەورەکەی دکتۆر ئاساییە 4 بۆ 5 دان دوێک جار هەڵکێشین بەڵێ ئەگەر سەیریکە ئەگەر هاتوو کەسێک دێ بۆ لامان مەجای نییە 4-5 دانیش ئەتوانین بەیەکەوە هەڵکێشین بەڵام بەمەرجێ ئەگەر لە ڕووی تەندروستی و نەخۆشەکە گونجاو بێ بەخۆشبەختانە ئێمە گلەیەکی ئێبا لێرەش بگەڵم لەسەر پزیشکانی دانکاڵن زۆر جار هۆکارن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکانی ڤایرۆسی جگەر و ئەوە یان لەگەڵ ڤایرۆسی ئایدز ئێمە لە نەخۆشخانەی بەخشین هیچ نەخۆشێ بە بێبوونی پشکنین بۆی ناکەین ئەوە پاشانیش پرسیارەکەی جەنابەت زیاتر لە چەندانی هەڵکێشین ئەوە پێڵە مەڵتیپل ئەکستراکشن یعنی ئەگەر کۆمەڵ بەڵێ ئەتوانی بەڵام پێویستی بە دوورینەوە ئەوێ ئەو کات بۆ ئەوەی نەخۆشەکە تووشی نەزیف نەبێت تووشی مزعفاتی تر نەبێت چونکە ئێمە ئیشەکەمان نەشتەرگەریە هیچ نەشتەرگەریەک بێ مزعفات نییە بێ ئاوسان بێ ئازار بێ ئەوە نییە بۆیە جاری وا هەیە لە ئەسنای یعنی کابرا هەرچەندە پسپۆرێکی زۆر ورد و زۆر ماهیر و زۆر بەتوانە بێ کۆمەڵە شت دێتە پێشی لە بواری نەشتەرگەریە مەجبورە بێ با بڵێن
خبرە و زانیاری خۆی بەکاردێنێت. دکتۆر بابەتێکی زۆر گرینگە کە پێم وایە بێ تەواو پەیوەندی بە پسپۆڕەکەی و شەویلگەوە هەیە. مرۆڤێکی کامڵ لە تەمەنێکی زۆرا بەڵام با بڵێندانی ئەبێت کە 32 دان لە ناودەما هەیە ئەم 28 دان هەیە واتە زۆر حاڵەت هەیە کە ئەو دانەکانی دەرنیان یاخود لە تەمەنی 35 و 40 خەریکە ئیتر ئازاری شەویلگەیەدان ئەوەیە بێتە دەرەوە ئەوە هەیە مەسەلەن کامڵ بێ دانی درەنگ ئەمە نەشتەرگەری دەبێ بکابێ هە دانەکە لابە یاخود کاراسانی بۆ بکرێت لە ڕێی نەشتەرگەری و دانەکە جێگیر بکرێت. بەڵێ دەستەکان خۆش بێ عادەتەن ئەوەی کە جەناب دەڵێت ئاماژەیەکم پێدا لە بیدایەت هاتن وتمان تەبیعی ئینسانە بێ 32 دانی هەبێ ئەوەی کە کەسێکی پێگەیشتووە بەڵام 4 دانیان زۆر جار ئیشکال دروست دەکات بۆمان وتمان لە 100 تا 4 خەڵکی ئیسفادەی لێکەن ئەوانەی کە شەویلگیان درێژەهی خوارەوە یا ئەوانەی کە حەجمی دانەکانیان وەردە یا ئەوانەی لە مناڵی کە لە دانەکانی هەڵکێشاوە ئەمانە ئیسفادەی لێکن ئەوەش کە وتت جەناب جاری وا هەیە لە ناوی لە شەویلگەکانە سەرەوە بێ یا خوارەوە بێ ددانی گیری خواردووە هیچ ڕێگەی نەگرتووە لە دانەکانی تر باشە دانەکانی ترشی هەمووی ڕێکە ئەو کاتە پێویست بەلابردن ناکات بە مەرجێ کیسی دروست نەکرد بێ ئاوسانی دروست نەکرد بێ مزعفاتی نەبێ بۆ نەخۆشەکە بەڵام ئەگەر هەی بوو بۆ نەخۆشەکە ئەوە بەدڵنیایی ئێمە لایەبین ئەگەر دیار بوو ئەوە هەر بە نەشتەرگێکی ئاسایی یەکسەر لایەبین بەڵام ئەگەر دیار نەبوو ئەو کاتە پێویستمان بەم تیشکە سێدووری ئەبێ بۆی بزانین ئایا کاتی ئێمە کردمانەوە ئەو دانە لە ناو شێویلگەکەیە لە ڕووی دەرەوە بیکەینەوە یا لە ڕووی نایەوە چونکە ئەبێ بزانین ئایا لە چۆ نزیکە ئەگەر لە دەرەوە نزیکە بۆ لە دەرەوە 2 میلیم ئێسکی بەسەرەوەی بەڵام لە ناوە 8 میلیمی بەسەرەوەی کەواتە ئێمە بێ کامیان بکەینەوە لە دەرەوە بکەینەوە کەواتەوەی 28 دانیان هەیە نەشتەرگەریەکی دان قەرزارین شەر نییە جەریوا هەر دروست نەبووە زۆر ببوورە زۆر جار ئەبینین کە بەهۆی لاری بووکەکان هەر لە زگماکیەوە دەبینی دەموچاوی ئەو ئینسانە لە بەشێکی کەمی خواری دەرەچێت چارەسەری ئەوە شەویلگە ئیتر لەوانەیە ئەو نەخۆشە نەزانەکە ئەمە ڕەبتی بە شەویلگەوە هەیە لەوانەیە وا هەستکات کە ئەمە لاری پووکەکەی بێ هەر لە زگماکیەوە بەڵێ ئێمە وتمان ئەتوانم ئاماژەی پێبم ئێمە 3 جۆر شکلی شەویلگەکانی سەر و خوارەوەمان هەیە لە علمیە پێوترێت کلاس 1 کلاس 2 کلاس 3 کلاس 1 چۆنە ئەوەیە شەویلگەی سەرەوە کەمێک لە پێشترە وەکو ئەمە باشە کلاس 2 چۆنە شەویلگەی خوارەوە زۆر لە دوایە یعنی چۆنەڵی لەوە یعنی تقریبا دەبینی دانەکانی ڕێکات و شەویلگەی خوارەوەی ئاوهایە بەڵێ ئەوە پێڵەن کلاس 2 ئەمە پێڵەن کلاس 2 زۆر ئەچێتە ناوە لە شکلی ناوچاویان تۆزێک تێگەدا بەڵێ دیارە ئەمە پێڵەن کلاس 2 ئەگەر زۆر لە دواوە بێ ئەمە پێڵەن کلاس 1 ئەوەی کە طبیعیەکەی تۆزە بەس تۆزێ لە سەریەتی ئەوەشی کە لە بەشی خوارەوە لە پێشە پێڵەن کلاس 3 ئاتەن ئێمە نەشتەرگەریەکان بۆ چی ئەنجام دەین بۆ ئەوانەی کە شەویلگیان لە پێشە زۆر یا ئەوەی کە شەویلگیان زۆر لە دوایە بەڵام ئێمە تا حدێک ئەتوانین بیبینە پێش یا بینین دووە چەند میلیمێک یان کە دیاری کراوە کۆڵە بەپی ئەوە چکە تۆ نابێ خۆ هەر لە خۆتە هەر بیبیتە پێشەوە بەچی وەستین کاتزۆر ئەم نەشتەرگەریانە لە هەموو تەمەنێکا گونجاوە چونکە ما بێت ڕێکردنەوەیدان ئەوترێت کە لە تەمەنی سەر و 25 ساڵەوە بووی سوودی لێ نبینی ئەو دانە ئەگەر بشتێتەوە من بە نمونەی هێنمەوەزانم کە ئەمە بەشی بەڕێز ئەم ڕێکردنەوەیدانە ئەوترێت کە ئەگەر لە تەمەنی گەشتیتە سەر و 25 ساڵ بۆ نمونە هەندێدانمانەیە وکە بەڕێز ئاماژێ پێکرد بۆ پێشەوە نەدێکیشانەیە بۆ دوان بۆی کە ڕێکیان بکەیتەوە ئەڵێن سوودینی ئایا ئەم نەشتەرگەری شەویلگە و پوکانش کە بەڕێز ئاماژەت پێکرد لە چ تەمەنێکا گونجاو بەڵێ زۆر جوانە عادەتەن لە تەمەنی 18 ساڵی بەرەوسەر باشتر ئەنجام بدرێت چونکە گەشەی نەخۆشەکە تەواو بووە باشتر وایە لەو تەمەنە ئەنجام بدرێ بەڵام ئێمە یەکەم جار نابێ بڕیار بین وەکو پزیشکی نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە پێویستە دکتۆری ڕاستکردنەوەی ددانەکە بڵێ ئەم حاڵەتی ئەم نەخۆشە بەڕێزەمان بە هیچ جۆرێ چارەسەری نییە بە ڕاستکردنەوە ئەخیر مەتاف بڕیارەدەین کە ئەمە نەشتەرگەری پێویستە وەکو ئەوی جەنابی پێویست بوو ئاماژە پێدا ئەمە شتێک بڵێم جاری وایە عادەتێکی خراپەیە کە خەڵک دایکە بەڕێزەکان زیاتر مەم کەم ژێگە دەم دەستی مناڵەکە یا پەنجەی لە دەمیایەتی سەرەکەی بەشی پێشەوەی کە دەم داخە دانەکانی دواوە هەمووی لەسەر یەکە دانەکانی پێشوی هەر ناگات بەڵێ کاریگەریە بێ پێڵەن ئەنتیریەر ئۆپن بایت ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەری ئەبێت بەڵام ئێمە پێش ئەوەی نەشتەرگەریەکە بکەین قسەکە دەبینە چێ تیشکە بۆی وەرەگرین و پێڵەن لاترال سیفالۆمتریک باڵین ئەم نەمهێناوە ئێستا لەگەڵ ئەو ئۆپیجی کە پیشانمان ئەمەی یەکەم جار ئەم دوو تیشکەی بۆ ئەگرین لەگەڵ ئەوەی کە لایەکی سەری دەرەچێ شتێکی پێڵێن ترێسین واتە چۆنەڵی
قیاساتی بۆکەین بزانین ئێمە چەند دەتوانین دەستکاری ئەم شەویلگەیە بکەین بیهێنینە پێش یا ببینە جووا بەمەرجێ کێشەی تەندروستی بۆ نەخۆشەکە دروست نەکا لە داهاتووە پاشانی جوانیەک بۆ نەخۆشەکە بێنێتە بەر. کاتە دکتۆر لێرە زۆر جار ڕەنگە هاوکارانیشم هەمان ئەو پرسیاریان دروست بێ بە پێی ئەو بارودۆخ و ژیانە سەختەی ساڵی هەشتاکان و تا کۆتایی 90ەکانیش هەبوو لە کوردستان بەشێکیوانێک کێسە تەمەنیان لە 25 و 35 گرفتی شەویلگەیان هەیە بەشێکیان شەویلگەیان زۆر لە پێشەواتە بۆی بینەرانیش تێبگەن پیاڵێن زنجیان درێژە هەیە بە پێچانەڵێ نا بڵێن ئەڵێ حاڵەتی دەم ئەم جۆرە نەخۆشیانی کە پێیان خۆش بێ مەسەن زنجیان ڕێکەنەوە شەویلگەیان ڕێکەنەوە لە نەخۆشخانەی بەخشین لای بەڕێستان ئەم حاڵەتانە کرێتە ئێستا کوردستان ئەو چارەسەرانی تیاکرێت بەڵێ دەستەکان خۆش بەتەکیید هەم لە کوردستانە هەیە لە نەخۆشخانەکانی خۆمانیش ئەنجامەدرێ ئەوەی ئەوکو حکومیەکان و لە بەخشینیش هەمانە ئێمە جوانکاری نەبوو عیلاجی بەڵێ هەمانە بەڵام ئێمە عادەتەن یەکسەر بۆ ئەم نەخۆشانە هەم نەخۆشەکەش یەکسەر بڕیار نایە ئێمەش یەکسەر بڕیار نایە پێویستی بە کۆمەڵە فحوسات و ئەشی ئەو و قیاسات هەیە و پاشانیش ئێمە بەتیم ئەنجامێدەین بەتەنیا ئەنجامی نادەین بۆ لەبەرەوەی کەمترین هەڵی کار ڕوو بدات. بە بەڕێز دکتۆر ئومێد شەفیق هەڵگری بڕوانامەی دکتۆری ئاکادمی لە بواری پزیشکی سپاس بۆ دەرفەتە بەڵام نۆچێ نەمتوانی بە هەموو شتەکان دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئێستان خۆش بێ لەشتان ساغ بێ پایدارن ئینشەڵڵا سپاستان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ.